زیاتر لە ساڵێکە بە دووسایدکردنی شەقامی بازاری بنسڵاوە دەستی پێکردووە، بەڵام تاکو ئێستا بەشێکی زۆر کەم لە کارەکانی تەواو کراوە. تەپوتۆزی هاوین و قوڕا و چڵپاوی زستانیش هاوڵاتیانی هەراسان کردووە. دانیشتوانی ئەو ماڵانەی دەکەونە سەر شەقامە تەواو نەکراوەکە باز لەوە دەکەن بۆ هاتوچۆی ڕۆژانە دەبێت عەلاگا لە پێی منداڵەکانیان بکەن. بەڕاستی ئەمە ئەم جادەیە تقریبا بۆ ساڵێکە چێ تێکیان داوە، یعنی خەڵکێکی زۆر لەسەر ئەم جادەیە بێکار و بێئیش بوونە. ئەوە تا بینی بەچای خۆت بەنزیخانەی لێیە، بۆ نمونە مارکێتی لێ، تیمارتی لێ، ئەستە خوارە کۆگای لێ، چەند کۆگای دیکەی لێیە. ئەو کۆگانە هەموو چەندها عەمەل لەو چەندها بڵین کاتب لەسەری ئیشەکەن. ئەوانش تەبعەن هەموو خێزاندارن، هەموو ماڵ مناڵن چاوەڕێنەکە، یعنی هەموو لە کار ڕاوەستاوە. ساڵێک و مانگ دەبێ ئەمە لەو ڕەزالەتەی داینە و دوو زستان تەکابرێەوە دوو زستان هاتەوە ناوی زستانی پارەکە دەبواە عەلاگە لە پێکەی بپەڕینەوە لۆ دوکانە و دوکانمە لێرەیە. هاوینەکەشی ئەوە تۆز و خۆر و تەپ و تۆز و ناو دوکانێ هەموو دایم سعات پیس دەبوو. وەزعمان زۆر خراپە دەکابێت بۆ جادەیە داواکارین بۆمان چاکاتن، حکوومەت هاوکاریمان بکاتنەوە جادەمان بۆ تەواو کاتن، لەبەرەوەی وەزعمان نەمایە، کار و کاسبی نەمایە. کاسبکاران باز لەوە دەکەن دوای تێکدانی ئەو شەقامە ئیش و کاریان زۆر سست بووە. ئاشکراشی دەکەن کۆمپانیای جێبەجێکار لە یەک کاتدا دوو پرۆژەی پێدراوە و کار لە هەردووچیان دەکات، بۆیە با کارەکان ڕاناگات. حکوومەت هێرێ ماستا پرۆژەی دەرکرد بۆ ئەو جادە بێتە دوو سایت، بەڵام لە پرۆژەکە نووسرا بە 420 ڕۆژکە دەبوو ئیستا تاوا بکرێ، نەک تاوا نەکراوە، نیوەشی نەکراوە. دەبێت کاگومێت خۆشنا بێتە سەخە، چونکە ئەو بجادەیە کاتی خۆی تێپەڕاندووە و هیچمان بۆ نەکراوە. ئەو شەریکەش ئەگەر بێت و تەسویر بکرێ دوو پرۆژەی لە هەمان کاتە وەرگرتووە. یەکەم پرۆژەی دووسایدی بنەسڵاوە، دووەم پرۆژەی ئەوەی پێڵێن ماڵە ئێرانەکانی پێڵێن لای ماڵە ئێرانەکان لە کاتێکەوانش تاوا نەکراوە. پرۆژەکەش هەردووک بە ستێڕوە، چونکە ئالیاتیشان کەمە بە یەک جارێ. وەک هاوڵاتیان باسی لێوە دەکەن کۆمپانیای جێبەجێکار لە یەک کاتدا دوو پرۆژەی وەرگرتووە، بۆیە ناتوانێت کارەکان وەکو خۆی جێبەجێ بکات و ئەوەی کە دەبینرێت لە جێبەجێکردنی کارەکان سستیەکی زۆر هەیە. ئەوەی کە لەسەر تابلۆی بەردی بناغەکەدا نووسراوە دەبوو لە ساڵی 2022 کە لەلایەن کۆمپانیاکەوە وەرگیراوە بە ماوەی 420 ڕۆژ ئەم پرۆژەیە تەواو بکرایە، بەڵام تاوەکو ئێستا تەواو نەکراوە. لەبارەی کێشەی ئەم هاوڵاتی و کاسبکارانە پەیام پەیوەندی بە شارەوانی قەزای بنەسڵاوەوە کرد، بەڵام بەرپرسانی شارەوانی هیچ لێدوانێکیان نەدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.